طبعا وسيله زور گرنگە بۆ کاتی دوعا گرتنە بەری وسیلە زۆر گرنگە بۆ کاتی دوعا يعني کاتێ دوعاکەی وسائل بەکاربێنی یەکێک لە وسائلەکان ناوجوانەکانی خوای پەروەردگارە ولله الاسماء الحسنى فادعوه بها یەکێ لە وسائلەکان عملەکانی خۆتە ئیمان هێنان نوێشکردن زەکاتدان حەجکردن ڕۆژوگرتن وانە عملێک لە عملەکان چاکەکردنت لەگەڵ دایک و باوکە وەکو ئەو سێ کەسەی کە لە ناو ئەشکەوتەکە بوون لە بەنی ئیسرائیل سێ کەس ڕۆشتن بۆ سەفەرێک ڕۆشتە ناو ئەشکەوتێکەوە بەردێک لە بانی شاخەکە کەوتە بەردەمی ئەشکەوتەکە و بەردەمی لیان گرت هەر یەکێک لەوانە بە عملێک لە عملەکانی خۆی کە بۆ خوا کردوێتی خالیسەن داوای لە خوا کرد کە خوای تەعالی ئەم بەردەی لەسەر لابن یەکێک لەوانە بە چاکەکردنی ئەم بەرامبەر بە دایک و باوک يعني تۆ بەرامبەر بە دایکت یان بەرامبەر بە باوکت چاکەیەکت کردووە يعني داواکە ڕەبی يعني ئەو پیاو چاکە بەوە داواکەڵێ خوایە من هەرگیز نەمێلاوە مناڵەکانم پێش دایک و باوکم نان بخۆن يعني ئیشی کردووە شەوان کە گەڕاوە تۆ مەڕەکانی دۆشیوە و دوای ئەوە شیرەکەی هێناوە نەیەڵاوە ئەو شیرە مناڵەکانی لێ بخۆن پێش دایک و باوکی ئەخر براینە خۆ ئەگەر بیخۆن اعتیادیە حاڵەتێکی ئاساییە بەس کاتێ تۆ احتیرامن بۆ دایک و باوکت ئەمە بکەی يعني ئەمە جۆرێکە لە ڕاستیە لە خۆ نزیکردنەوە لەخوا بە تایبەت ئەلەو لەحزە شەوەکە هاتەوە تەماشای کرد دایک و باوکی خەوتون مناڵەکانش بە خەبەرن چاوەڕێی شیرەکەکەن ئەمیش ئەڵێ خوایە من زۆر بیرم لێ کردەوە بەڵام وتم بەخوا نایدەم پێ حتا دڵیشم نەهات دایک و باوکم هەڵسێنم براینە والله ئەمە مەسئلەیەکە زۆر حساسە ئیخۆ زۆر اعتیادیە دەستێ بێتە دایک و باوک هەڵیسێنی زۆر اعتیادیە بەس تۆ تەماشای حساسیەتی ئەم زەلامە بکە ئاخر ئەمە زۆر مهمە يعني دڵی نەهات وەڵیان سێنی و شیرەکەش توانی بی بە مناڵەکانیان و بەش ئەوانی شەڵگری بەڵام دڵیشی نەهاتوە بەش بکە ئەڵێ ئەم مناڵانە بە دەورما هاتوون ئەچون تا خەیان لێکەوت کاتێک بزان درنگانێکی شەو بەیانی دایک و باوک ماتن بە خەبەرە بەشی ئەوانمدا ئەم جادان بە مناڵەکان ڕەبی ئەگەر من ئەم کارم لەبەر خاتری تۆ کردووە ئەم بەردەمان لەسەر لابێ بەردەکە لا ئەچێ بەڵام هەندێکی ئەمێنێ ئەوی تریان باسی عفافی خۆیەکە ئەخر عفاف صفەتێکی زۆر گرنگە داوێن پاکی طبعا عفاف لە دووشتا هەیە لە داوێن پاکی و لە مەسەلەی دەست پاکی يعني کابرا دەستی پاکە يعف يده من مال الناس يعني دەستی خۆی پاکەگرێ لەوەی دەست بووە بۆ ماڵی خەڵک دزی بکە یان حرام بخوا و داوێنی خۆشی ئەگرێ لە حرام و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حديثه ئەفەرمێ هەر کەسێک بینی هەردوو ڕانی و بینی هەردوو لێوی لە ڕیوایەتێکە بینی هەردوو ڕیشیم بۆ بپارێزێ زەمانەتی بکە من زەمانەتی بەهشتی بۆک ئەنی زۆر گەورەیە ئەمیش چی ئەڵێ ئامۆزایەکەم بوو زۆر دڵم پێوە بوو زۆر حەزم لێ کرد وەڵام میتر بزان باوکی نەیداوە زان کچەکە خۆی حەزی لەم نەکردووە و کارێک بوو المهم نەبووە قسمەتی ئەم زەمانە وای کرد ئەم زۆر دەوڵەمەند بوو ئەو زۆر کەوتە حاڵەتێکی زەحمەتەوە مەجبور کە دێ بۆ لای ئەمیش بە فرسەت ێزانی لەم فرسەتە چاکتر نەبووە ئەڵێ وەڵڵاهی دینارێکت پێ نادەم حتا وەکو خۆتم تەسلیم دەکەی ئیتر زۆر ئەوە ئەمیش نایکە ئەگەڕێتەوە ئیتر هەم ناچارە بەجارێکی تر دێتەوە لە ناچاریە طبعا خۆ نابێ ئینسان لە ناچاری ئەو ئیشە بکە يعني بەڵام ئیتر ئەم ئاوایە حادیسەکە ئاوا ڕووی داوە ئەڵێم ئافرەتە لە ناچاریە خۆی تەسلیمی ئامۆزاکەیەکە ئەمیش بڕیارەدا پارەکەی پێدا 120 دینار ئاڵتونی بڕیارەدا پێی بدا مقابل بەوەی کە خۆی تەسلیم کات طبعا بە خەرج پێی بدا کاتێ خۆی تەسلیمەکە پێ ئەڵێ لەخوا بترسە ئەنگوستیلەیەک مەکەرەوە کە حەڵاڵی تۆ نییە یان پەنجە بە ئەنگوستیلەیەکە مەکە کە حەڵاڵی تۆ نییە يعني بس ئەوەیە کە ئیشێک مەکە ئەمە هی تۆ نییە ئەمە حەڵاڵی تۆ نییە مەیکە ئەڵێ خوایە کە هەر وتی لەخوا بترسە ئەڵێ من ئیتر گیان ماتە لەرزیم و خۆمم کێشاوە و لەبەر خاتری تۆ پارەکەم هەدا پێی بۆ خۆی و ئەم کارم نەکرد لەگەڵیان
يا ربي خويا اگر لبر خاطر تو امام کردووە عفو یان ئەمە ئەم بەردە لابەی لە دەمی ئەو دەرگایە دەرگای ئەشکەوتەکەڵی بەردەکە لا چوو بەڵام ئەوە لا نەچوو تا حاڵەت کابرای سێم ئەوەیە کە تاجرە کابرایەک ئیشی بۆ کردووە کاتی لە کاتی هینەکەیە لە کاتی ئیجارەکەیە کاتێکە حەقی پێ بدە دەمیان لێ گیرە بێ دیارە ئەو داوای زیاتری کردووە داوای شتێکی کردووە دەمیان لێ گیرە بێت و ڕە بێ کابرا و ئەڵەسێ ئەڕە ئەڵێ نامەوێت ئەحەد نامەوێت لێدا و ئەڕوا ئیتر کابرا ئیشترەکە و ئەجێ ئەمانە تا زروفێ دێتە سەر نەخۆشەکەوێ ژنی نەخۆشەکەوێ مناڵی نەخۆشەکەوێ حاڵەتێکی بەسەرا دێ پێویستی بە پارەیە کە ئینسان پێویستی بە پارە بوو بیر لە قەرزە کۆنەکان یەکاتەوە بیرە کاتەوە کەوا وەختی خۆی بۆ ئەو کابرایە هەندێ ئیشی کردووە دێ بۆ لای ئەو کابرایە ئەڵێ کاکە پارەکەم بەرەوە وەختی خۆی ئەوەنە قەرزار بووم لە تووڕە یان ڕۆیشتم وەرم نەگرت ڕجا و تکای لێکا بیدەرەوە ئەمیش ئەڵێ هەر لە دوای تۆ پارەکەم بۆ خستیتە ئیشەوە ئەوەنە مەسەن مەڕە یان ئەوەنە مولکیەکە لە مولکەکان ئەمیش وازانە گاڵتەی پێکە یعنی ئەگە من و تۆش بین وازان گاڵتاک ئەو هەموو مەڕە گاڵتەم پێکە وەڵڵا گاڵتت پێ ناکەم بەخوا ئەوە هەمووی مولکی تۆی هەڵیشم گردۆ بۆ تۆ ڕۆژێ بیتەوە بیدەم پێت ئەڵێ ئەڕوا هەر هەمووی ئەدا لەبەر و هەر ئەسڵان سوپاسێکیشم ناکە هەر ناڵێ دەست خۆش بێ لێدا هەر هەمووی ئەبا لا نريد منكم جزاء ولا شكورا نە ئەمێ پاداشم بیتەوە نە سوپاسیشم گەرەکە من بۆ خوا کردمە ئەگەر ئەمیشم لەبەر خاتری تۆ کردو خوایە بەردەکە لەسەر ئەشکەوتەکە بەردەکە لەسەر ئەشکەوتەکە لا ئاچێ و دەرەچنە دەرەوە ئینسان زۆر گرنگە کاتێک کە دوعاکە زۆر گرنگە بەم شێوە دوعا بکە ئەمە فێری ئەومانەکە ربنا آمنا خوایە بانگدەرێک إنا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم بانگدەرێکمان گوێ لێ بوو بانگی خەڵکیە کرد بۆ لای ئیمان ئەوێت ئیمان بە پەروەردگارتان بێرن ربنا إننا آمنا يا فآمنا ئیمانمان هێنا پەروەردگار جاوە ئاەتێکی ترە ولا شوێنێکی ترە يعني ئوسلوبێکە لەم ئەسالیبانە بۆیە من ئەوەم باس کرد يعني خوایە من ئیمانم ماوە دەبەرەوەی ئەو بانگدەرە بانگی کردم بۆ لای ئیمان ئەو پێغەمبەرە بانگی کردم بۆ لای ئیمان ئیمانم هێنا خوایە من ئەم ئیمانم بە تۆ هێنا ئەگەر ئەم ئیمانم لەبەر خاتر تۆ هێناوە خوایە ئەوم بۆ بکەیت جا ئەفەرمێن چی ئەفەرمێن ربنا إننا آمنا دەی لێمان خۆش بەخوایە فاغفر لنا فاغفر يعني گوناحەکانمان دابۆشە فاغفر لنا ذنوبنا وقنا عذاب النار ولا ئاگری جهنمیشمان پارێزە